سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەوەی کە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم بە بەرنامەی دیالۆگەوە هاتووینەتەوە خزمەتە. ئازیزە هەروە خۆشتان ئاگادارن بەرنامەی دیالۆگ لەلایەن هاوڕێی هاوکارمان کاک مەحیە ئیرەجیەوە هەم دەرهێنەرەوە هەم بۆ خۆشی بەڕێوەی دەبات. بەڵام ئەم هەفتەیە بەهۆی کارێکە بۆی پێشات بوو و مەجای نەبوت من ئەم هەفتەیە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستم هیوادارم کە لە هەفتەکەی داهاتوودا کاک مەحیەش بۆ خۆی مەجای بێتەوە دووبارە بەرنامەکەی پێشکەش بێەوەی ئازیز بکات. بەرنامی ئەمڕۆمان لەسەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەگەری ئاڵوگۆڕە سیاسیەکانە. ئێمە لە پێشدا چاوخشاندێکمان دەبێت لەسەر گرنگترین ڕووداوەکانی یەک ساڵی ڕابردوو. هەروەک ئاگادارن ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر دێت و ئاڵۆستر و گۆڕانکاریەکانیش دەورێکی خێراتری بەخۆی وەگرتووە. سێ بەشی کوردستان واتە باشوور، باکوور و ڕۆژاوا لە بەردەم گۆڕانکاری سیاسیدان. ئەگەر چاو لە عێراق بکەین لە عێراقدا کۆماری ئیسلامی لاواز بووە و تورکیا بۆتە مەترسی زیاتر بۆ سەر باشووری کوردستان. چینە سەر تورکیەش لە تورکیا بزوتنەوەی سیاسی مەدەنی گەورە هەیە. وەزعی تورکیا و تایبەتەن باکووری کوردستان لە بەردەم چە ئەگەر هایەکدا دەبن. ئێران و هێزە نیابەتیەکانی زەربەی زۆر قورسیان خواردووە و زۆریش لاواز بووە. ڕژیم لە بواری سیاسەتی دەرەوەی تووشی شکست و سەر لە شێوایی بووە و لە دۆخێکی زۆر نالەباری ئابووریش لە ناوەدایە و توانایی وەڵام دەرەوەی هیچ یەک لە داخوازیەکانی خەڵکی نەماوە. هەلو فرسەتەکان و هەروەها مەترسی و کۆسپەکانی بەردەم ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبەکانیش کامانە. ئێمە بۆ ئەم خاڵانەی کە ئێستا باسکرا داوامان لە بەڕێز پرۆفسۆر عەباس وەلی مامۆستای زانکۆ و لێکۆڵەری سیاسی کردووە تا لە بەرنامەی هەفتەی دیالۆگدا بەشداری بکات و لەسەر ئەم خاڵانە بە وردی قسەی لەسەر بکرێت. دکتۆر عەباس ئەم کاتت باش بەخێر بێن، زۆر سپاس دەکەین بۆی کە بەشداری بەرنامەی دیالۆگ بوون و قبولی زەحمەتتان کرد. ئەم کاتت باش کاگەمیر، سڵاوم هەیە لە خزمەتی بینەران و بیسەرانی بەرنامەی دیالۆگ وەک هەرواتر تەلەڤیزیۆنەکەتە. زۆر سپاس. بۆ بەڕێزیشتان بەخێر بێن. دکتۆر عەباس، هەر وەک لە سەرەتادا ئاماژەم پێدا ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی دەورێکی زۆر خێراتری بەخۆیەوە گرتووە. من پێم خۆشە بۆ دەستپێکی بەرنامەکەمان بزانم خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەو خاڵە گشتی و ئەساسیانی و لە ئەوانی کە لەبەردەم ئەم ئاڵوگۆڕە سیاسیانەدان ئێوە چۆنی ئەخوێندنەوە پێمان باشە ڕای ئێوە بزانین. بەڵێ دروستە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری زۆر جدی کە ئاکامی زۆر دوور و درێژی لەسەر وەزعی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ پێک هاتووە و هەرو جورەی کە زۆر کەس باسی دەکا و دا دەرەجەی ئەڤەلدا کە وەختی تەمەشای ئەو وەزعی دەکەین ئەساسی و قەزیەی دەگەڕێتەوە بۆ 7 ئۆکتۆبری 2 ساڵ بەر لە ئێستا. ئەرزی بە خزمەت دەکەم دیارە ئەگەر بە دوای ڕیشەیابی یا بەست چ بە شێوەی ریشەیابی تاریخگرایانە یا ریشەیابی بە شێوەی ببوورە یا تەباشناسی بچین ئەوە دیارە زۆر قوڵتر دەبێ و زۆرتر دەرواوەلی ئەمە دەستپێکەکەی بۆ ئەو بەحسەی لەسەر 7 ئۆکتۆبردا دەنین کە 7 ئۆکتۆبر سەبەب بوو کە معادلاتی سیاسی کە جوورێک تعادلی قوا لەسەروەی دانرا بوو ئەو معادلاتە نەمێنێ. وەختێکی دەڵم تعادلی قوا بەو معنای نەبوو کە هەموو شتێک لە جگای خۆی بوو و مشکلەیەکی ئەساسی نەبوو، ناوان نەبوو، وەلی جوورێک باڵانسی بە ئیستیلاح قوا هەبوو بینی دوو تەرەفی ئەو معادلە یەک تەرەفی ئێران بوو، تەرەفەکەی دیکەی ئیسرائیل هەڵبەت دەوڵەتەکانی زینەقی عەرەبیش دێرەدا بوون
أمريكا تصميمي قربوكا نقشة فعال لروشالاتي ناوراست نبي بمعنى نبوكا بخلافي ويكدلن هدفي وبوكا روشالاتي ناوراست بجيبي له وهو نبو ولي هدفك أو بوكا أو بالانسيكا هات بو بيشي أمريكا فكري ندكردوكا أو بالانسا بشيويتي كتوبرو راستخو تكفشي وسبب بك تداخلي سياسية حتى نظامي در روشالاتي دا بكاتو دو موردي دا البته امریکا لایچو مطمئن بو اویجو لایبو که هر جوری که ارزم کردن که او تعادل قوایل دو لسر محوری ای بالانس چی ای مخاصمه بالانس چی ای دجمنایتی بین اسرائیل و ایران داندرا بو امریکا مطمئن بو که لو بابته و چون امریکا دا واقع دا اسرائیلی بکو هزی نیابتی ای اساسی خوی دا روشلاتی ناوراز دا دید و دشیبینه و هر واشه یعنی حتی اسرائیل وکو هزی چی نظامی و امنیتی دا روشلاتی ناوراز دا صحنه ای امنیتی و نظامی و سیاسی دا زالبه برجوندکانی امریکاش تا حد چیزور پارێز راوە ئەو بۆ معنای نییە کە ئەو بەرژەوەندیانە سەدیان یەکن لەگەڵ ئیسرائیلی وەلی لەسەر خەتەکانی ئەسلی استراتێژیک ئەو بەرژەوەندیانە یەک دەگرنەوە جا ئەمریکا لەو بابەتەوە ئەو ئیتمینانەی هەبوو کە ئیسرائیل دەتوانێت ئەو باڵانسەی ڕابگرێ و ئێرانیش لە تەریقی تەحریمەکان و لطريقي سياستي فعال أما غير النظامي إيراني جتوانن دو بالدو تشاتشوي دا رابقرن حتى وقت أساسي إيديت بيشو أو دمين دقال إيراني واردي معاملة ومذاكرة راست خود بن أما حوتي أكتوبر أو محاسباتي تيكدا بله او معادله دي تقدر امن نامي ولا سري بروم هم كز او دزانه فقط باسي احكام كيد كم احكام اصلي وبكا على يعني برغم يويكا دشجمانجي اول دا دي ترى كزور كز دي انغوت كا باستلا إيران سركوتو بيروز بو إسرائيل زربي كوتو و ناتوان لمرزكاني خوي دفاعي بكا وانا ولي باشان باش 12 مانغانتي چو وزاكا زور بروني ديار بو كا او يعني سيستم اوانية او فكرة دروزنية و إيران اكامكيو بوكا إيران يعني محوري مقاومة تقريبا روخة محوري مقاومة يا اوي بيان دقوت حلال الشيعي يكسري لتهران بو يكسري لا اشتبو لا لبنان بو دو لا لبنان بو يعني يكسري تهران بو يكسري حزب الله لبنان بو دو بين ايدا باستلاء نقطة سخلي وش سوريا بو كسوريا ديتواني وكو باستلاء مركزي بو كمواصلاتي هم لنظر امني ونظامي وهم لنظر سياسي واستراتيجيك ومحور مقاومة الرابقري وقت جيكا سوريا دجير ضرباتي اساسي وقوري اسرائيل دا نيتواني دوام بيني او يعني امكانات بو روخاني محوري مقاومة حتى بيشي ولي او فقط سبب نبو سببي دي كجوابو كا روسيا كدقيقات آسماني سوريا بدستو بو كنترول دكرد وهذه سرچي بو وپاش روخاني اي اسدش كاملا ديار بو كأوا روسيا كهذه سرچي لسوريا بو وأوا روسيا بو كحدود سنوري فعالية كان إيرانج روسكان له معلومة ذكرت
و وەختێکی کە وەزعەکە تێکچوو بەیسلا پوتین خەبەری دا بە تارانێ کە یعنی ئیدی ناتوانن لە رووس یعنی لە سووریەی بمێنن و دەبێ پاشەکشەی کرد و پاشەکشەیان کرد دێرەدا ینی لەلایەکیەوە زەربەکانی ئیسرائیلی لەلایەکیەوە کە ینی بێهێزی و لاوازبوون و کەسبوونی دەسەڵاتی رووسیەی لە سووریەی لەلایەکی دیکە زەرەباتێکی شەدید کە بە حیزب الله لە لوبنانە کەوتبوو هەرواتر لە حماسی لە غەزەی کەوتبوو ئێرانی مەجبور کرد کە بکشێتەوە وەختێکی کشاوە کولی معادلاتەکە فەرقی کرد بەو معنایە کە ئێران هەمیشە بە شێوەیەکی غەیری متعارف سیاسەتەکەی دەبردە پێشە بەو معنایە کە بە شێوەی متعارف هەمیشە دەڵێن کە سیاسەتی دەرەوە ئیدامەی منطقی سیاسەتی ژوورەوەی وڵاتێکیە لە ئێرانێدا وا نەبوو لە ئێرانێدا ئەوە سیاسەتی دەرەوە بوو کە خطوتی ئەسلی سیاسەتی ژوورەوەی تعیین دەکرد و سەبەبەکەشەوە بوو کە ئەو سیاسەتە سیاسەتێکی ئیدئۆلۆژیک بوو ئەهدافی استراتێژیکەکەی لە ئیدئۆلۆژی ڕژیمی بەسترابەوە لەبەرەوەی ئەوانە تاکیدیان لەسەر دەکرد کە سبات لە داخلیدا بەستەجی هەیە بەوەی کە عمقی استراتێژیکی ڕژیمی چەندە دەشتێتە پێشێ وەختێکی عمقی استراتێژیکیان تعریف دەکرد دەیانگوت عمقی استراتێژیک تارانێ لە بەیروتیە عمقی استراتێژیکی تارانێ لە غەزەیە عمقی استراتێژیکی تارانێ لە دمەشقەیە عمقی استراتێژیکی تارانێ لە یەمەنەیە ئەوانیان بەو جورە تعریف دەکرد وەختێکی کە محوەری مقاومەت شکا ئەو ئیستدلالە کە عمقی استراتێژیک و دەسەڵاتی و سباتی عمقی استراتێژیکی سباتی داخلی ئێرانی مشخص دەکا سیاسەتی ئێران دەکا ئەو معادلە تێکچوو ئەو معادلە کە تێکچوو ئەو جار یعنی ئەوە سیاسەتی ژوورەوەی ئێرانێ بوو ئەوە سیاسەتی داخلی ئێرانێ بوو کە زەق بووە ئەلانە کە دەبینین پاش شکستی محوەری مقاومەت پاش کشانەوە لە سووریەی پاش شکست لە غەزەی و هەرواتر لە لوبنانێ ئەلانەکە مەسەلەی ئەساسی ڕژیمی ئێرانێ بۆتە مەسەلەی ئەمنیەت و سباتی سیستمی داخلی ئێرانێدا و ئەو گۆڕانکاریە کە کراوە دیارە ئەو فاکتۆرانەی کە دە محاسباتی استراتێژیکی ڕژیمی پەیوەندی لەگەڵ سبات داخلی ئێرانێدا ئەوانش فەرقیان کردو یەکێک لەوانە دیارە جایگا و جێگای حرەکەت و سیاسەتی کوردیە ئۆپۆزیسیۆن کوردیە کە دێنەوە سەر ئەو قەزیە لە دوای دێنەوە سەر قەزیە ئەما لە سووریەی مەسەلەکە جوورێکی دیکەش هاتە پێشە مەسەلەکە ئەوە بوو کە تورکیا هەڵبەت بە هاوکاری دەگەڵ پوتینی یعنی پوتین سیاسەتێکی ئەو بوو ئەوە بوو کە کۆنترۆلی سووریەی بەدەستەوەیە هەڵبەتەوە پێشی ئۆکراینی بوو پێش ئۆکراینی بۆ مەسەلە پوتین ئەو سیاسەتەیە بوو کە کۆنترۆلی سووریەی بەدەستەوەیە و سعیە دەکا کۆنترۆلی سیاست و بە ئیستیلاح ئەهدافی استراتێژیکی تورکیەش لە سووریەی بەدەستەوە بگرێ باو کارەی کە دەیکرد یەک ئەوە بوو کە دەیتوانی تورکیەی لە ئەمریکای دوور بکاتەوە دووەم ئەوە بوو کە چون دەیزانی کە تورکیە نیازێکی مبرەم بەوەی هەبوو کە بتوان لە سووریەی حضوری هەبێ لە تورکیای امتیازاتی وەردەگرت دەمەوردی سووریەیدا بۆ بەڵانسکردنی هێزی ئێرانێ کە دروستە کە معتەلفی رووسیەی بوو وەلی رووسیا هیچ وەختێکی پێشی مەسەڵەن ئیسرائیلی لەسەر بۆمبارانی ئێرانێ نەدەگرت هێزەکانی ئێران نەدەگرت دەیتوانی بیگرێ وەلی نەیدەگرت
یا هەرواتر دەیتوانی پێشی فعالیتەکانی تورکیە لە سووریای بگرێ نەیدەگرت. وەختێکی کە لە ساڵی 2015 خەتەری هەیەتی تەحریری شام و هێزەکانی نیابەتی دیکەی تورکیەی لەسەر ئەسەدی لاچوو ئێزای ئەو شتانەی ئەو ئیمتیازاتەی کە ئەردۆغان دای بە پوتینی دە پەیوەندی لەگەڵ ئەمریکایەدا بە تایبەتی پاش کودتای 2016 تورکیەی پوتین موافقەتی کرد کە ئەو بەشی شەرقی و جنوبی شاهڕای مهمی ئیوێ ئەو شاهڕای مهم ئۆتۆبانێک کە لەوێ بوو لەوێدا تورکیا بە سوورەتی هێزی چاودێری هێزەکانی سونی ئیفراتی بەس ئەوانەی لە ئێرانی پێیان دەڵێن تەکفیری یا سەلەفیەکان بەدەستەوە بگرێت. ئەوە فرسەتێکی دا بە تورکیەی بە ئیستیفادە لە هێزی قەتەرێ هەم هێزی ماڵی و هەم نفوزێکی کەدا هێزەکانی ئیخواندا هەیەە ئەو دیارە هەیەت تەحریری شامیش بەشێک لە هێزەکانی ئیخوان المسلمین و متاثر لە ئیدئۆلۆژی ئەوانەی وانە. جا ئەوە بوو کە دەو مدەتەیدا دەو 3-4 ساڵەیدا تورکیە و قەتەر توانیان کە لەوێ ئۆپۆزیسیۆنێکی زۆر فعال منسجم و هەرواتر لە نەزەر نظامی تربیەتی دقیقی نظامی کرابێ بوجود بێنن. بۆ ئێوە جێگای تعجب نەبوو کە وەختێکی کە ئیسرائیل کاملەن هێزەکانی نیابەتی ئێرانی وێران کرد، هەروە هێزەکانی سپای پاسدارانی لە سووریەی وێران کرد بە حملاتی خۆی. وەختی وەی هاتبوو کە هێزەکانی تەحریری شام بەرەو دمەشق بڕۆن و ئەو کارەشیان کرد دەژێر چەتری حمایەتی تورکیە و قەتەرێدا و توانیان سەر بکەون. ئەلانەکە مەسەلەکە وەیەکە دە خودی سووریەیدا بۆشاییە کاتوتە پێشێ. ئەو بۆشاییە غەیبەتی ئێرانە، غەیبەتی رووسیەیە و غەیبەتی حیزب الله. جا شەڕەکە لەسەر وەی دەبێ کە چێ ئەو بۆشاییەی پڕدەکاتەوە و ئایا ئەو کەسەی کە ئەو کەزیا کەسانەی کە ئەو بۆشاییە پڕدەکەنەوە دەتوانن واقعاً حکوومەتەکەش لە دیمەشق دامەزرێنن یان نا. چون پڕکردنی ئەو بۆشاییە دروستە پەیوەندی ڕاستەخۆی بە دروستکردنی حکوومەتێک لە دیمەشق هەیە، وەلی پڕکردنی بۆشاییەکە استراتێژیی زۆر بەرفرەوانتری دەوێ لە ببوورە استراتێژێکی بەرفرەوانتری دەوێ لە دروستکردنی حکوومەت. دیارە ئەڵانەکە حکوومەتێک دامەزراوە لە دمەشقێ، وەلی ئەوە بۆ معناینێک ئەو بۆشاییە کە رووسیە و ئێران و حزب الله لە هەرواتر خودی ئەسەدی حزبی باس نظامی باس لە سووریای بەجیانشتۆ ئەو بۆشاییە پڕ بێتەوە. ئەلان لەسەر پڕکردنی ئەو بۆشاییە شەڕێکی گەورە هەیە. دێمە سەر ئەو مەسەلەی دێن ئەو دەو شەڕێدا ئەمە دەبێت هەمیشای تورکیە و ڕۆژاوا ئەوانە بکەین کە دەیکەین. دەپەیوەندی لەگەڵ وەیدا یەک مەسەلە هەیە، ئایا ئەمریکا و ئیسرائیل و میسر و عەرەبستانی سعودی ئەو ئیجازەی بە قەتەر و تورکیە دەدەن کە ئەو بۆشاییە پڕکەنەوە بە باوەڕی من نایدەن. دەوەجێ دەکەی بە تایبەتی ئیسرائیل و عەرەبستانی سعودی و میسر ئەوانە حکوومەتێکی سونی ئیفراتی ئیخوانی لە ژێر کۆنترۆلی تورکیەیان لە دمەشق ناوێ دەکەیت. لە بۆیە لێرەدا ئەمریکا تەداخلی ڕاستەخۆ ناکە لەبەر وەیەکە لە لایەکیەوە تورکیا هاوپەیمانی ناتۆیەتی، لە لایەکی دیکە ئیسرائیل و میسر هاوپەیمانی ئەساسی ئەمریکایە
لا ڕۆژهەڵاتی ناوەڕاستن فقط ئیسرائیل نیها ئەگەر دقەتێ بکەن داو ترامپ کە تەواوی کۆمەکەکانی اقتصادی و نظامی بە هەموو جگایەکی قەتع کرد فقط دوو جگای هێشتەوە یەکیان ئیسرائیلە یەکیان میسرە یعنی میسر ئەمریکا میسریش بە هێزی استراتێژیک هاوکار و هاو بەستلا هاو قەدەم و هاوفکری خۆی دەبینێ لەوێ بۆیە ئەگەر میسر و ئیسرائیل ئەگەر میسر و ئیسرائیل پێکەوە نانەوێت ئەو بۆشاییە تورکیە پڕێکاتەوە لەوێ دیارە تورکیا واردی باتلاقێکی زۆر گەورە دەبێ و ئەو شتە بەردەوام دەبێت لە لایەکی دیکەوە محورەکەی کە ئەڵانەکە محوەری مقاومەت ڕووخاوە تورکیا هاتوتە ژوورێ تورکیا دوودانە هەدەفی ئەساسی هەیە هەدەفی سەرەکی تورکیەی دەواقعدا ڕۆژاوایە هەدەفی دووەمی کە ئێشتا کە هەدەفی بەسڵی دووەمێتی هەدەف پلانی بی یا هەدەف دووەمێتی ئەوەیە کە کۆنتترۆلی ئەو نظامەیە کە لە دمەشقدا دەمەزرێ تورکیا ئەگەر دەیەوێ ئەو نظامی کۆنتترۆل بکات لەبەرەوەی کە دەیەوێت بە کۆنتترۆلی ئەو نظامە نێڵە کە ڕۆژاوا لەوێ سەقام بگرێ یا لە بینی بەرێ یا زۆر مەحدودی بکاتەوە لە چوارچێوەیەکی چکۆڵەدا کە ئەو چوارچێوە یعنی دێتە سەرەوەی کە کەمەربەندێکی ئەمنی بە قوڵایی 30 کیلومتری لەوێ دابمەزرێنن کە بتوانێ یعنی ڕۆژاوا دەو بینیدا بمێنێتەوە تورکیا سعی دەکا کە ئەمریکای وادار بکە کە ئەو ئاپشنەی قبول بکە وەلی ئەمریکا هەتا ئێستا ئەو ئیمکانەی ئەو پلانەی لە تورکیای قبول نەکردو جاگەر پرسیار دیکەتانێ دێنەوە سەرەوەی ئەو جار مستەقیمان لەسەر کوردەکان قسە دقیقەن بن دکتۆر عەباس منیش دەمەویست ئەوە بڵێم دەستت خۆش بێت دیارە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر لێدوانی لەسەر بکرێت دەتوانین ئەو جۆرەی کە باست لە ڕۆڵ و نەخشی وڵاتان کرد وەکو بازیگەرە سەرەکیەکان کە بەناوهێناتن بەڵام من پێم باشە ئێستا ئێمە باس لە خودی کوردەکان بکەین لە دوای ڕووخانی بڵین ڕژیمی ئەسەد کورد کەوتە قۆناغێکی دیکاوە کەوتە بەردەم بڵین گۆڕانکاری سیاسی ئێوە زۆر جوان شارەتان بەم بۆشایی لە سووریەدا کە خۆتان ئاماژتان پێدا کردووە ئەم بۆشاییە ئەگەر بێنین ئێمە باز لەو سێ بەشەی کوردستان بکەین باکوور و باشوور و ڕۆژاوا ئەوەی کە دەڵم لە بەردەم گۆڕانکاری سیاسی داین با لە ڕۆژاوا دەست پێ بکەین چون بەحسەکەش تا ئەوێ هات ئەم بۆشاییە زۆر گرینگە بەڕێستان باستان لە تورکیا کرد ئەو ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکا دەکات یانە بەم بۆشاییە و بە وەزیەتەی کە ئێستا خودی ڕۆژاواتیەتی و خودی تورکیا ئێوە ئەگەرەکان بۆ ڕۆژاوای کوردستان چۆن نەبینن ئەگەرەکان بۆ دەگەڕێتەوە بەشێکی زۆری ئەو ئەگەرانە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەمریکا چ تەسمیمێکی دەگرێت دەواقعدا ئەوەیە یعنی هەر تەحلیلێکی بکەین هەرچەندێکیش قوڵتر و قوڵتر بۆین دە تەحلیلەیدا دیسان ببورم دیسان دەبێ نەقشی تعیین کنندەی ئەمریکایە دەمەوردی پەیوەندەکانی بینی ڕۆژاوا و تورکیەی دەنەزەر بگرێت دوو ڕێگا هەیە دوو بۆچوون دەبێت یعنی یەک بۆچوونەوەی کە ئەگەر بێت و حکوومەتی ئەمریکایە یعنی حکوومەتی ئێستا دقەتێ بکەن لێر دەڵم حکوومەت ئەمریکایە یعنی حکوومەتی سەرۆک کۆماری ترامپ ئەگە بێت و ئەو حکوومەتە بەرژەوەندەکانی استراتێژیکی دەوڵەتی ئەمریکایە دەنەزەر بگیر دەڵم دەوڵەتی ئەمریکا چون حکوومەتان دێن و دەڕۆن وەلی دەوڵەتی ئەمریکایە وەکو دەوڵەتێکی ئیزلهێز وەکو سوپەر پاوەرێک دەست هێندێک بەرژەوەندی هەیە کە ئەو بەرژەوەندیانە
هەمیشە بە شێوەیەکی سابت دەمێنن مهم نییە کە دموکرات لەسەر کار بن یا کۆماری خواست تەوەجۆ دەکەیت ئەگەر حکوومەتی ترامپی بێوێ کە بەرژەوە ئەولەویەت بدا بە بەرژەوەندەکانی استراتیژیکی ئەمریکایە کە حمایەت لە ئیسرائیلە لە میسرە لە عەرەبستانی سعودیە و پێکهێنانی باڵانسێکی دەسەڵاتە کە بتوانێ بەرژەوەندەکانی ئەو محورەی بپارێزێ تەوەجۆ دەکەی ئەگەر ترامپ بێ و ئەوەی وە بەرچاو بگرێ و ئەولەوێت تێبدا بەوەی ناتوانێ دەست لە ڕۆژاوای هەڵگرێ دەبێ ڕۆژاوای تەقویەت بکە لە نەزەر نیزامیەوە و دەبێ لە نەزەر ماڵیشەوە ڕۆژاوای تەقویەت بکە حتا ممکنە ئەگەر مەحاولین نیزامی ئەمریکایە دەو شتەیدا دە تعریفی ئەو بەرژەوەندیانەی استراتێژیکدا سەر بکەون حتا ممکنە بەرەو ئەوەش بچنکە جوورێک منتەقەیەکی ئۆتۆنۆم بدا بە کوردەکان ئەوەش هەیە وەلی ئەگەر هاتین و حکوومەتی ئەمریکایە بە ئەساسی ئەو قەولانەی کە دەورەی انتخاباتی داوێتی یا بە ئەساسی بەرژەوەندەکانی خودی حکوومەتەکەی دە چوارچەوەی محاسباتێک دەژوورەوەی ئەمریکایەدا بەرەو ئەوە بچێ یادە دەرەوەی ئەمریکایەدا یعنی بەرژەوەندەکانی حکوومەتەکەی لەسەر بەرژەوەندەکانی دەوڵەتەکەی زاڵ بێ ئەو دەمی احتیمالی ئەوەی هەیە کە ترامپ بەرەو ئەوە بڕوا کە دەگەڵ ئەردوغانی بە تەفاهمێک بگا کە ڕۆژاوا بە شێوەیەکی مەحدود بمێنێتەوە وەکو گورزێکی نظامی لەسەر داعشی تەوەجۆ دەکەیت وەلی ژێر ساختەکانی ئیجازە بەدا بە تورکیە کە ژێر ساختەکانی تا حەدێکی زۆر فەشەل بکاو لە بین دەرێ تەوەجۆ دەکەیت شتی وا هەیە دا بۆیە ئەمەم فکر دەکەم کە ئێستا هەرچێکی بڵێین حەدس و گومانە وەلێم بۆ خۆم شەخسەن ئەگە دەگەڕێمەوە سەرەوە مەسەلەی کە دێرەدا میسر دروستە دەوڵەتێکی عەرەبیە و ئیدئۆلۆژیکی ناسیۆنالیستی عەرەبی غەیری مەذهەبی هەیە تەوەجۆ دەکەی سیسی زۆر دژ بە ئیخوانە بزانە چیان لە مورسی کرد حکوومەکەدایان ڕووخان کودتایان بەدژی کرد تەوەجۆ دەکەی بە ئەردوغانیش تەرەفداری مورسی بوو بە دژی ئیسیسی تازەجی ئەوانە ڕابتەیان کردێتەوە ئیسرائیلیش هەرواتر ئیسرائیلیش حکوومەتێکی ئیخوانی زێر کۆنترۆڵی قەتەر و تورکیەی لە شتی ناوی جا بۆیە هەرواتر عەرەبستانی سعودیش یعنی حتمما تاسیرێکی زۆری دەبێت چون دەبێت نەخشێکی گەورەی هەبێ دا سازکردنەوە بازسازی بە ئیستیلاح هەم سووریەی هەم غەزە و لوبنان جا بۆیە عەرەبستانی سعودی هەمیشە یعنی هێزی ئەسلەکەی هێزی ماڵی بوو هێزی پارە و ماڵی و ئابووری بوو بۆیە عەرەبستانی سعودی بە هیچ وەج لێرەدا وەلا ناندرێت ئەگەر تورکیا ئیدعا دەکا کە دەتوانێت دەگەڵ قەتەری سووریەی ساز بکاتەوە شاید قەتەرە و پارەی هەبێ وەلی تورکیا بۆ خۆی نیەتی بە سەبەبی ئەو قەیرانە ئابووریە دێرەدا مەسەلەیەک کە دێتە پێشەیە ئەوەیە کە تا چه حەدێکی ئیسرائیل و میسر و عەرەبستانی سعودی دەتوانن لەسەر حکوومەتی ئەمریکایە تاسیر دابنێن و حکوومەتی ئەمریکایە وادار بکەن کە بەرەو ئەولەویەتدان بە بەرژەوەندەکانی ئیستراتیژیکی دەوڵەتەکەی بڕواو و بە ڕۆژاوا نەفقەت بپارێزرێ
بەڵکە تەقویەتیش تەقویەتیش بەڵێ بەس ئەوە دێرەدا ئەو مەسەلە هەیە دەلایەکی دیکە ئەوەش هەیەکە هەمووان دەزانین کە ترامپ هێندە عەلاقەیەکی وای بە ناتۆی نییە دروستە کە ناتۆی نایەوێت ناتۆ لە بین بچێ وەلی دە عینی حاڵدا دەیەوێت ناتۆ چکۆڵەتر بێتەوە دەیەوێت ناتۆیەکی لە نەزەر ئابوووریەوە متەکی بەخۆی بێ و لە نەزەر نظامیەوە یعنی شت بێ لە نەزەر نظامی و تۆکمەتر و بەهێزتر و ئەوانە بێ وەلی ئەو ناتۆیە دەگەڵ ئەو سیاسەتەی کە ترامپ لە ئوروپای هەیەتی نایخنێتەوە ئوروپا ترامپ و ئەو کەسانی لە دەوروبەری ترامپین ئەوانە ئوروپایەکی یەکگرتووی قەوی لە نەزەر سیاسیان ناوێ و ئەگەر ناتۆ دەژێر کۆنترۆلی خودی ئەمریکادا کە هەیە ئەو جوورە بمێنێ لێرەدا حاڵەتێکی تەزاد دێتە پێشێ لەسەر سیاسەتی ئەمریکایە لە تورکیە لە لایەکیەوە ئەمریکا خۆ پێی خۆشنێک یعنی نایەوێ ئەو مەخارجەی لەسەر شتی بکە لەسەر ناتۆ بکە ئەوانە و ناشوێ ناتۆ لەوەی گەورەتر بێتەوە یعنی بە احتیمالە زۆر ئەگە سازشێکی لەسەر ئۆکراینی بکەن ترامپ زۆر بەراحەتی ئەو یعنی ویستەی هەمیشەجی رووسیەی و ترامپی قبول دەکا کە ئۆکراین نەبێت ئەندامی ناتۆ بۆ هێندە بۆ ترامپی مهم نیە ئەگەرچی بۆ ئینگلیس و ئالمان و ئەوانە زۆر مهمە ئینگلیس و ئالمان و فەرانسە وانە دەیانەوێت کە ئۆکراین ببێتە ئەندامێکی ناتۆ وەلی دەمەوردی کوتم سیاسەتی متەزاد دێرەدا هەیە یەک مەسەلەی دیکەژەوەیە کە دروستە پاژڕووخانی جەماهیری شۆڕەوی جەماهیر شۆڕەوی ئەهەمیەتی سیاسی تورکیە لە ناتۆدا و هەرواتر دەو منتەقەیدا وەکو هێزێک کە پێشی کۆمونیزمی گرت بوو ئەلانەوە هەمیەت سیاسیە نەماوە وەلی ئەو ئەهمیەت سیاسەکە نەماوە ئەهەمیەتی سیاسی ئەرتشی تورکیەی یەکجار زۆرتر بوو تەوەجێ دەکەی ئەرتشت بۆیە هەر کەسێکی هەر ئستراتێژیستێکی کە لە ئەمریکا لە ئوروپا بێوێ لەسەر تورکیە قەرار بدا نایەوێت کە ئەو ئەهەمیەتی استراتێژیکەی کە ئەرتشی تورکیە بە تایبەتی لە ئاسیای مەرکەزی هەیەتی وەکو باسکی ناتۆی وەکو باسکی ئوروپایە وەکو باسکی ئەمریکایە وەکو مستیوی لە ئاسیای میانە و ئاسیای مەرکەزی تەوەجێ دەکەیت جا بۆیە ئەوان نایانێ واقعاً تورکیە لەو بابەتەوە کاملەن ئیزۆلە بکەن ئەوەش لە نەزەر دەگرێت ئەمن داد بۆیە دەڵم کە ئەوەی کە لە ڕۆژاوە چ دەقەومێ یەکشی فاکتری دیکەش لە نەزەر ئەگەر ئەوانە هەموو لە جێگای خۆرن لە ئەمان ئەوانە لا بنین یەک فاکتریش ئەوەی هەیە کە هێزی کوردەکانە ئەوە جێ دەکەی کوردەکان ئەلئان لە یعنی لە ڕۆژاوای هەموو کەس دەزانێت کە کوردەکان یعنی ئەگە تەماشای ئەو بەسلا ئەو پالیسی پەیپرانەی بەسلا ئەو مەقالاتی سیاسی یەکەتی ئوروپای بکەین ئەوان ڕوونی دەڵێن کە ڕۆژاوا 65 تا 80 هزار هێزی تعلیم دیدەی جەنگی هەیە تەوەجێ دەکەیت ئەگە هێزەکانی ئەمنی وانە ئیشارە بکەین وانە بە ئەو قسەی مەزلوم عەبدی بێجێنێ کە دەڵامە نزیکەی 200 هزار کەسی ئەو لە بین بردننی هێزێکی 200 هزار کەسی کە تعلیماتی هەیە و تا حەدێکی زۆرش سلاحی سووک ئەمما مدرنی هەیە ئەوانە بۆ تورکیای بەو ڕاحەتیەی نییە
توجه دەکەی بەو ڕاحەتیەی نییە ینی جبهەیەکی ینی زۆر گەورەتر لە قەندیلی دەبێ بۆ مدەتێکی دوور و درێژ لەوێ بکرێتەوە تورکیەش ئەوەی دەزانێت لێرە دەگەڕێمەوە سەر مەسەلەی تورکیە ئەوەیە کە ئەلانەکە ئەو دەنگۆیە هەیە کە لە باکووری تورکیە دەیەوێ مشکلی سیاسی مشکلی کوردی لە نظر سیاسی حل بکە بەڵێ دقیقا من ئەلان دەمەوێت زۆر پرسیارە بکەم دکتۆرە باز ئەگەر لە یادت بێت لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەیەکم بەوەدا کە بزوتنەوەیەکی سیاسی و مەدەنی لە تورکیە بەڕێوەیە ینی حیزبی بەهێزی پارلەمان و مەسەڵەن بڵین شارداریەکانیشیان هەیە هەرو جۆرەی کە خۆشتان ئاگادارن پرسی شەڕ و ئاشتی و چەکدانان و ئەمانەش هاتوتە گۆڕێ ئێوە بەڕێستان چون تورکیا وەزیەتی ئەوێ زۆر باش دەناسن پێم خۆشە لەسەر ئەمەش پێمان بڵێ وەزعەکە چۆنە لەوێ بە نەزەری من ئەو بۆ چونە دروستە کە هەدەفی ئەسلی ئەو سیاسەتەی کە هاتوتە پێشێ کە یعنی بە ئیستیلاح مەسەلەی کوردی لە نظر سیاسی نظامی و چارەسەری بکرێت لە باکووری بە نەزەری من هەدەفی ئەسلی وەی واقعاً باکوور نییە هەدەفی ئەسلی وەی ڕۆژاوایە دەزانی ئەوە استراتێژیەکە کە باخچەلی و ئەردۆغان پێشیان گرتووە لەبەروەی کە بتوانن ڕۆژاوای لە پێکاکا جۆ بکەنەوە تەوەجۆ دەکەی چەند دەچێتە پێش ئەمە دکتۆرە ئیجازە بدە ئەوەی جۆ بکەنەوە وەختێکی جویان کردەوە ئەو سڵحەی بە تایبەتی لە نەزەروان سڵح ینی لە نەزەر ئەردۆغان و باخچەلی وەختی باسی ئاشتی دەکەن ئاشتی پرۆژێکی کۆمەڵایەتی فەرهەنگی سیاسی نییە بەوان ئاشتی یەک معنای هەیە ئەویش ئەوەیە چەکدانان بەڵێ تەوەجۆ دەکەی جا بۆیە ئەگەر ئەوان نەزەریانەوەی کە ئەگەر بێت و سەرۆکی بە ئیستیلاح معنەوی بە ئیستیلاح بڵێن پێکاکای کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە ئەوە ئەگەر بێت و موافقە بکە لەسەر چەکدانانێ ئەگەر ئەوە ئەو دەمەوردی پێکاکای بکرێ احتمالی زۆر دەمەوردی ڕۆژاواشدا دەکرێت یا ئەگەر بە ڕۆژاوا کە ئەوان دەزانن کە مەسەلە مەزلوم عەبدی بۆ خۆی وەکو جوانێکی دەگەڵ شتی دەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان گەورە بوو لەژێر تاسیرەوان ئەوان زۆر لەسەروەی حساب دەکەن واقعا وەلی یەک شتیش ئەندێرەدا استراتێژیکی دیکەژەوەی استراتێژی دیکەژەوەی کە بەکردنەوەی ئەو استراتێژی هەڵبەت وەختێکی دەتوانێت حتا باسی بکەیت کە فەزای سیاسی بکەنەوە یعنی ئەردۆغان دەیەوێت لەگەڵ حزبی دەم یعنی دموکراتێکی ئیگەلان لە تورکیا معاملە بکە بەبێوەی کە فەزای سیاسی بکاتەوە ئەو معاملە ناکرێت لە ساڵی 2014 و 15 ئەو معاملە بەرەو ئەوە دەڕۆیش کە سەر بکەوێ چون ئەو دەبی توانی بیان فەزای سیاسی لە تورکیە بکەنەوە فەزای سیاسی لە تورکیە کردنەوە ئەلان وەختێکی کە تورکیە دە قەیرانی ئابوورێکی گەورەدایە خەتەرێکی یەکجار گەورەی هەیە بۆ ڕژیمی تورکیە دەوەجێ دەکەی جا بۆیە ڕژیمی تورکیەی بە احتمالی زۆر دەیەوێت لە دەم ئیستفادە بکە و دەم ئیستفادەکردنەکەش ئەوەیە کە مشکلاتی یعنی ئەوان وادار بکە کە واردی دیالۆگ دەگەڵ پێکاکا بن لەسەر چەکدانانەوانە ئەمن فکر دەکەم بۆ پێکاکای ئەوەندەی من لە وەزایی ئاگادارم بۆ پێکاکای چەکدانان شت نییە یعنی چەکداران بێسلا پێششەرتی ئەو پرۆسەی نییە بۆ پێکاکای
یعنی بۆ ئەردەغان و باخچەلی پێششەرت چەکدانانە ممچینیشە لەسەرەوەی کار دەکەن کە دەم پارتی حاضر بێ ئەوەی قبول بکەن کە پێششەرت ئەوە بێ وەلی بۆ پێکاکای چەکدانان نەتیجەی نەهاییە تەوەجۆی دەکە ئەوان وەختێکی باسی چەکدانان وەکو سیاسەتێکی دەکەن کە بە قەولی خۆیان کە دەڵێن ئەمە چەکمان هەڵگرت چون مەسایلێکە بوو کە مەسەبەب بوو ئەگەر ئەو مەسایلە نەمێنێ چەک یعنی بێمعنایە وەلی تا ئەو مەسایلە بمێنێ ناتوانین ئەمە چەکدانێ جا لێرەدا مەسەلەیەک هەیە ئەویش ئەوەیە کە ئەمە فکر دەکەم بۆچوونی ئیپێکاکای بۆوەی معقول بوو ئەو دەو ڕۆژانەدا ئەمن دیتم کە کاک جەمیل بایەق لەوێ لە دوانێکی کردبوو وتوێژێکی کردبوو لە وتوێژەیدا کوتبووی کە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری معنەوی مەیە منتەها دەمەوردی پرۆسەی ئاشتیدا عەبدوڵڵا ئۆجەلان هیچ جورە موقعیەتێکی قانونی نییە و چون موقعیەتێکی قانونی لە سیاسەتی تورکیەیدا نییە لەبەرەوەی ناتوانێت لەسەر مەسەلەی چەکدانان یا چەکدانەنان نەزەر بدە ئەو ئەگەر نەزەر دەدا نەزەری خۆی دەدەبرێ وەکو ئەندامێکی ئیسادەی پێکاکای ئەو کاری دەکات وەلی ئەو موقعیەتەی وەختێک دەتوانێت ببێ کە دەوڵەتی تورکیای موقعیەتی قانونی بدا بە عەبدوڵڵا ئۆجەلانی بە عنوانی سەرۆکی ئۆپۆزیسیۆنی کورد لە تورکیە ئەگەر تورکیا ئەو کارەی بکە بەو معنایە کە دەواقعدا پێکاکای بە ڕەسمیەت ناچیوە و دادەنیشە دەگەڵێت تورکیا ئەو کارە هیچ وەختێکی ناکە لەبەرەوەی ئەمە فکر دەکەم کە ئەو جورە ئەگەر لەسەر ئەو خەتەی بڕوە ئەگەر ئەگەر تورکیا حاضر نەبێ فەزای سیاسی بکاتەوە ئەگەر حاضر نەبێ قبول بکە کە قانونی ئەساسی دەبێ ڕێفرۆندامی لەسەر بکرێ بگۆڕدرێ ئەگەر قبول نەبێ قبول بکە کە تورکیا دەوڵەتێکە کە حاکمیەتی یەکگرتووی هەیە وەلی دەژێر ئەو حاکمیەتی یەکگرتوویە دەسەڵات دەبینی دوو نەتەوەی کورد و تورکیەدا دابش دەکرێت شتێکی وەکو عێراق ئەگەر ئەوانە قبول نەکا کە بە نەزەری من دەوڵەتی تورکیای ناتوانێت ئەوەی قبول بکە حتا ئەگەر ئەردۆغان ئەوەی قبول بکە ئەرتێژ نایە لەو کارەی بکە جەهەپە نایە لەو کارەی بکاتەوە گوێ دەکەی لایکی دیکەش ئەوەی دەنەزەر بگرین مەسەلەی کوردی کە لەوێ عنوان کراوە فقط لەسەر مەسەلەی کوردی ڕۆژاوا نیە لەبەر وەشە کە مەسەلەی کوردی لەبەر ئیزۆلەکردنی جەهەپەیە یعنی حیزبی کۆماری خوازی گەل کە حیزبی ئاتاتورک بوو کە الان حیزبی ئەساسی ئۆپۆزیشنە چون ئەگەر دیقەتێ بکەین لە سیاسەتی تورکیەیدا هەمزەمان لەگەڵ ئەو مەسەلەی پرسی کوردی کە هاتوتە گۆڕێ لە عەینی حاڵدا هێرشێکی زۆر گەورە کراوەتە سەر جەهەپەی ئەو حیزبی کۆماری خوازیگەل و دەیانەوێ یەک بە یەک لە کەسانی ئەساسی ئەو حیزبەی بەرنە دادگایە و بە جورمی وەی کە دەگەڵ اختلاسی ماڵی کراون فەسادی ئەخلاقیان هەبوو یا جوزانم دەگەڵ تێرۆری پەیوەندیان هەبووەوانە ئەوانە بەرنە دادگایە و جەهەپەی کە ئەلعانەکە ئۆپۆزیشنێکی قەویە ئەوەی فەشل بکەن دەو موردەیدا ئەردۆغان دەیەوێت لە حیزبە کوردەکەی دەم یعنی حیزبی دموکراتیک گەلان استفاده بکە بە دژی جەهەپەی جا بۆیە وەزعی تورکیای یەکجار ئاڵۆزە و مەسەلەی پرسی کوردی زۆر لە بە چەند لایەندا دەڕوا لایەکێوە واقعان ڕۆژاوایە لایەکیانەوەی کە ئەردۆغان دەیەوێت بۆ جاری سێوم ببێتەوە سەرۆک کۆمار و جەهەپە نایەڵێ ئەگەر جەهەپە و دەم پارتی پێکەوە ئیتحاد بکەن
ئەردۆغان ناتوانێت و کاری بکە بەڵێ. دوو ڕێگای هەیە یا دەبێ انتخاباتی زوودڕەس ئێعلام بکە یا دەبێ ڕێفرۆندام بکە زۆر باش ئەوانە هەر کامێکیان بکە بەبێ پشتیوانی دەمی ینی دەم پارتی احتیمالی وی کە سەر بکەوێ زۆر کەم زۆر باشە دکتۆر عەباس من هاوڕیانم پێم دەڵێن کە 45 دقیقە تاوە بە بەڵام من 5 دقیقە کاتم وەرگتووە زۆر پێخۆش ئاماژەیەکیش بە باشوور بکەین چون یەک پرسیارم هەیە لەسەر خودی ڕۆژهەڵاتە پێم باش بوو ئەم 5 دقیقەی آخر زیاتر لەسەرم پرسیارە بێ زۆر بە کورتی پێم باشە ئیشارەیەکیش بە باشوور کرابێت کۆماری ئیسلامی لە خودی عێراق ینی دەستێوەردان و دەخاڵەتەکانی زۆر زۆر لاوازبەوە و تورکیەش ئێستا بۆتە مەترسی بۆ سەر باشوور خوێندنەوەی ئێوە چیەتکایە زۆر بە کورتی چون و پرسیاری آخرم زیاتر لەسەر ڕۆژهەڵاتە ومان زیاتر بۆ باسکی بە نەزەری من کولی عێراق ئەلعانەکە دەبێت سیاسەتەکەی لەسەر ڕادداب مەزرێنرەوە هەدەفی ئەو سیاسەتەیە ئەوەیە کە دەوڵەتی مەرکەزی تەقویەت بکرێت ئەوە جێ دەکەی بە دەوڵەتی مەرکەزی تەقویەتکردنی بەو معنایە کە ئێران ینی دەبێت زعیف دەبێت وەنێ ئەو زعیف بوونە بە معنای وەنێ کە تورکیە تەقویەت بکرێت ئەلعانەکەمە گرایشێکی تازەدا عێراقدا دەبینین کە مەسەن هێزەکانی نیابەتی ئێران هێزەکانی شیعە بەرعەکسی ئی 6 مانگ پێش یا 1 ساڵ پێش یا هەتا 3 مانگ پێش تەبلیغات دەکەن کار دەکەن لە بەروەی کە ئەمریکایەکان لە عێراق نەڕۆن ئەوە لە بۆیە کە وەزعی سووریەی کە لە بین چوو ئەو پشتیوانیان لە دەست داوە وەختیش پشتیوانیان لە دەست داوە احتیمالی وەی کە تورکیا دەگەڵ هێزەکانی سنی لە عێراقێ دەنەبوونی ئێرانێدا ینی پرۆژەیەکی ئاوا بێنێتە پێشێ کە باشوورشی ینی حکوومەتی باشوورشی دەگەڵ بێ زۆرە بۆیە ئەمن فکر دەکەمەوە کە ئێران بەردەیەوێ کە وەزی ئەمریکای تەقویەت بکرێتەوە لەوێ ئەمریکا ببینێتەوە و هەرواتر ئێران سعیە بەوەی دەکا کە دەگەڵ حکوومەتی باشووری هاوکارێ بکە بتوانێ کە حدیقل دەگەڵ زۆنی کەسێک هاوکارێکی زۆر نزیکتر بکە لەبەروەی کە دەسەڵاتی تورکیای کەم بکاتەوە ئەمە فکر مەسلەی ئەساسی لێرە ڕۆژهەڵات دەبێ کە دەبێ بەرنامێکی تایبەت لەسەروی حتمما دەست خۆش دکتۆرە باس بەڵام کاتەکەشمان زۆر کەمە باس لە خودی ئێران کرا شکستەکانی ڕوو بە دەرەوەی ینی ڕوو بە دەرەوە سیاسەتەکانی هەموو شکستی هێنا فەشەلی هێنا هێزە نیابەتەکانی وەکو بەرەی مەقاومەت هەمویان زۆر لاواز بوون بە جۆرێک ئەسڵەن ینی لەبین چوون بەڵام ئێمە لە ڕۆژهەڵات بزوتنەوەی ژینامان بوو دکتۆرە باس هەتا ڕادێکیش بڵێن هەر لە خودی ئێرانیش هەلو فرسەتەکان و هەروەها مەترسی ئەگە وا باس بکەین و کۆسپەکانی بەردەم ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت حیزبەکان چین بە نەزەری من ئەگەر استراتێژی ئۆپۆزیسیۆنی ئێرانێ بە تایبەتی استراتێژی هێزەکانی کوردی نەگۆردرێ ئەگەر یەک ژینانە بێ سێ ژیناش بێمە بە جگایەکی ناکەی ئەوە جێ دەکەی ئایا ئەمە چەندە لەو ژینای دەرسمان وەرگرتۆ و ژینا چ تەسیرێکی لەسەر فکری سیاسیمە فەرهەنگی سیاسیمە استراتێژی سیاسیمە داناوە ئەمنەوەی نابینم تەوەجێ دەکەی حتا چینە بازێک لە حزبەکان پێشیان خۆش بێکە ینی ئەوە چەق بەستووە دار ئەمە فکر دەکەم کە هیچ ئەوەندەی من دەزانم ئەو ئامادەکاریە و کە دەپەیوەندی دەگەڵ تاغیری استراتێژیدا دەبێت لە ئەوەندەی من دەزانم ئەگەر نازانم ناتوانم یعنی بڵم وەلی ئەمە و ئامادەجیە و ئەو تاغیراتێک کە لازم بوو دە ڕۆژهەڵاتیدا بۆ وجودمان نهێناوە ئەمە فکر دەکەم کە پەیوەندی کۆمەلگای مەدەنی ئەلعانەکە دەگەڵ حیزبەکانی سیاسی ئەگەر یعنی پەیوەندێکە لێک دوورتر نەبوونەوە نزیکتر نەبوونەوە لەبەر وەیەکە کۆمەلگاکە گۆڕاوە فکری سیاسەکە گۆڕاوە لە نظر کۆمەڵایەتی و
سیاسیەوە ڕۆژهەڵات تحولاتی زۆری بەسەردا هاتووە بله. تەوەجۆ دەکەیت وەلی نە حیزبەکان نە لە نەزەر ئیدۆلۆژیکەوە لە نەزەر سازمانیەوە لە نەزەر فکری استراتێژیکە و گۆڕانکاریەی کە لازم بوو پاژینای هەیان بێ شۆڕشی ژینژیان ئازادی هەیان بێ بە وجود نەهاتۆ ئەوە ئەوەندەی من دەزانم جا بۆیە ئەمن فکر دەکەم کە ئەگەر دیسان شۆڕشێکی ئاوا بێ و ئەمە ئەو ئامادەگەمان نەبێ ڕژیم درستە تەزائیف بووە وەلی کۆنتترۆل و دەسەڵاتی لەسەر هێزەکانی سەرکوت کرد هەر هەیە و ئەلان دەبینی بزانە بە وەزایکە سبەبی وەزایکە لە ڕۆژاوایە هاتو تێ پێشێ وە سبەبێ وەزایکە ئەو دەنگۆی کە لە باکووری هەیە ئەوانە و هەرواتر پاش ئەو مانگرتنی بۆ پەخشانی عزیزی و ئەوانە بوو ڕژیم ئەلانە کە دەستی کردو بە ئیختناق و گرتنی کوردەکان جەماعەتێکی گرتووە دە زیندانی گرتووە احتمالاً ئەگەر ئەوەزە بەردەوام بێ چینە ئێدام وانەش بکە بەداخەوە تەوەجێ دەکەیت ئەمە بە نەزەری من گەورەترین مەسەلەی کە دەبێتە نەزەر بگرێەوەیە کە مرکزی سیقلی سیاسەتی کوردی لە دەرەوەی وڵاتی دەبێت بسوورەتەوە ژوورەوەی وڵاتی جا ئیدیا ئەوە قسێکی زۆر کولیە تەوەجێ دەکەی وەلێگەر ئەو قسە کولیە لەسەری دانیشین شی بکەینەوە بەو نەزەر بەو جگایی دەگەین کە بڵین پێداویستەکانی ئەوەی چییە چ دەبێت بکرێت دێرشدا تاکی دەکەم بە سەبەبی وەی کە کوردەکان نانتوانیوە دەگەڵ ئۆپۆزیسیۆنی سێکولاری ئێرانی اتفاقێکی بەرقرار بکەن و ئیمکانی گۆڕانکاری ممکنیشە یعنی هەیە ئەمە فکر دەکەم کە ئەهەمیەتی هێزی چەکدار دەست سیاسەت کوردیدا ئەلعان زۆرتر بۆ کەمتر نەبوو تەوەجه دەکەی ئەو هێزە دەبێ هەبێ ئەو زۆر مهمە ئەوەی تاکید دەکەم ئەوەش دیسان دەڵم بۆ نەزانن کە من هەمیشە مخالفی هێزی چەکدار نا یعنی هێزی چەکدار ئامرازێکی استراتێژیکە بەعزە وەختێکی لزومی یعنی حیاتی هەیە تەوەجه دەکەی بۆیە فکر دەکەم کە هێزێکی تربیت کراو ئەساسی کە سباتی و شتی هەبێ ئەوە لەعنەکە گرنگە تەوەجه دەکەی وەلی ئەوە بۆ معنای کە محوەری سیاسەتی کوردی لە دەرەوە هەڵنەسوورە بۆ ژوورەوە تەوەجه دەکەی ژوورەوە ینی مەسەلە فقط ینی شار و شاخ نێ ینی لە شاخ بگەڕینەوە بۆ شاری نە ئەوە نێ ئەسڵەن مەسەلە ئەوەیە کە شار محوەری ئەسلیە وەلی شاخیش ئامرازێکی گەورەیە زۆر سپاس دەستخۆش دکتۆرە باز زۆر سپاس ببوورە نێمە کاتی بەرنامەکەشمان تەواو بوو زۆرمان پێ باش بوو لەسەر ئەمە زیاتر وردبینەوە سپاس بۆ پرۆفسۆر عەباسوەلی مامۆستای زانکۆ و لێکۆڵەری سیاسی بۆی کە بەشداری بەرنامەی دیالۆگی ئەم هەفتەیە بوو زۆر سپاس سڵاومە خزمەتی بینەران بیسەراندا و ڕۆژێکی خۆش بارز زۆر سپاس بۆ بەشداریتان بەڵێ عزیزان ئەم بەرنامەی هەفتەی دیالۆگ لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو و دەرەنجامەکانی بۆ خەڵکی کوردستان هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان